دوای تازەکردنەوەی گرێبەستی مۆلیدە ئەهلیەکان لەگەڵ پرۆژەی ڕووناکی بە تەنیا تەلەفۆنێک گرێبەستەکەیان هەڵوەشێنراوەتەوە ئەگەرچی ماوەی چەند مانگێک لە گرێبەستەکە ماوە لەلایەن پرۆژەی ڕووناکیەوە بە خاوەنی مۆلیدەکان وتراوە دەتوانن لە ئێستاوە مۆلیدەکانتان هەڵبگرنەوە بەڵام نابێت دەستکاری وایەر و سیستەمی مۆلیدەکە بکەن. خاوەنی مۆلیدەکان دەڵێن ئەوان ڕازی نین و زیانی زۆر دەکەن. خاوەنی مۆلیدەیەکیش دەڵێت تاکو مافی خۆم پێ نەدرێتەوە مۆلیدە هەڵناگرمەوە یان وایەرەکانیش هەڵدەگرمەوە. اما بتاكيد زور زياد من يعني اويك ل 800 امبيري را حتى 3000 امبيري كهرباء درايه هالموقعي يعني لوني مزرري كمان عف دفتره زور كاتا تسل دفتر 50 دفتري درواتن باشا درينا ما تلفوننا لو كردينا درينا ما مولد كان بكيف خوتانا هر دقرن لاريمانيا بزنا بدسكايل شبكتوري صار دوري مولي بكري يعني كيبلا كان لكاتن كاكاغات وخرسي ودنبيتن لزي ما مولدي دابني لو دري كيبلا كان لي مكوا اما كما شنكي هرجرين كيبلا كان جلي لكينوا بتا اكيد لو بزينالين خاصة زي موقعك اللي يسكت دفتر سي دفتر ما لديها بما قلت كاتم ما كرت باشا همو مال ساكر مولا كان دنگ نما دوكر نما دوای کۆتایی هاتنی گرێبەستەکەیان خاوەنی مۆلیدەکان دەڵێن ئەوان لە ڕابردوودا کارەبایان بۆ بیرەکانی ئاودابین کردووە بەڵام پارەی نزیک بە 200 خاوەن مۆلیدا دابین نەکراوە. ئەمەش یەکێکی ترە لەو کێشانەی خاوەن مۆلیدەکان دووچاری دەبنەوە و دەڵێن مۆلیدەکانیان هەڵناگرنەوە تاکو پارەیان بۆ سرف نەکرێت کە بۆ هەر خاوەنی مۆلیدەیەک لە نێوانی 10 بۆ 50 ملیۆن دیناردایە. ساڵی 2024 و 25 کارەبامان داوەتە بیرەکان پارەمان وەرنەگرتووە. ئەوە چەندین جارە سەردانی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێرەکەین دەڵێن پارەکە بوویتە چەک بەڵام چەکە پارەی بۆ سەرف نەکراوە. داوامان لە پارێزگاری هەولێر بەڕێز ئومێد خۆشناوە کە ئەو پارەی بۆ ساحێ مۆلیدەکان سەرفکە. هین 2024 و 2025 لە 10 ملیۆن دەست پێکا ساحێ مۆلیدە هەتا نزیکەی 50 ملیۆن دەڕوا پارەکەمان وەرنەگرتووە. ژمارەتان چەندە؟ ژمارەمان تقریبان 200 ساحێ مۆلیدەیە هەندێکیان وەریان گرتووە هەندێکیان وەریان نەگرتووە. خاوەن مۆلیدە هەیە 5 ملیۆنی لەکن حکوومەتە خاوەن مۆلیدەیە 50 ملیۆنی لەکنە کە بیرەکەی پێکردیە. ئەو گەڕەکانێک کە کرانە ئەویش پرۆژێ ڕووناچی ئەوەل جاری کە بڕکرانە پرۆژێ ڕووناچی یەکەوسە پارەکە بیرەکانیان وەگرتیە. ئێمە تا ئێستا کە وەربەر نەکردووە خاوەن مۆلیدەیە بەخۆی کێبل و شتەکان هەموو لە ئەستۆکس خاوەن مۆلیدەکانە هەر کەسە لە خۆی کڕیتی هەر خاوەن مۆلیدە کول لە خۆیان کردیە. بەجکو زەرمەندی یەکەم کێبلەکان کێبل گەرەک زۆری پێوەیە. هەرچەندە بەشێکی زۆر لە گەڕەک و کۆڵانەکانی هەولێر کێشەی کارەبایان بۆ دروست بووە بەڵام حکوومەت پرۆژەی جێگرەوەی بۆ کارەکان دابین نەکردووە و گرێبەستی مۆلیدەکانیشی هەڵوەشاندۆتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.